وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان هاتینەوە خزمەتتان لە بەرنامەی خۆراکی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم. خوای گەورە فێرمان کە چۆن نان بخۆین. ماسە بلێرەوە خوای گەورە فێرمان کە چۆن نان بخۆین. بۆچی ماسەینمی؟ بەڵێ تاسە نازانین بەداخەوە نازانین نان بخۆین. لەم حەقانی دوایە کە باسێکەکەین ئینشاءالله فێرە بین کە چۆن نان بخۆین لەسەر شێوازی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. چونکە کورد قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەوەی بە گەورەی فێری پڵاو خواردن بوو دەست بە لوتێبە. بەداخەوە ئێمە ئەزانین پڵاو بخۆین بەس نازانین پڵاو چی تایە، بەس فێر بووین بیخۆین و لەزەتی لێ بکەین. ضرورە فێر بووین خواردن بە تام و چێژێکی ترەوە بخۆین. خواردن کە بیخۆین بزانین بۆ ئەی خۆین و چی تایە و چۆن ئیسفادە لەم خواردنە ئەکرێ. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها و بۆ تەنها بۆ ئەمە خواردنی خواردووە کە ئیسفادەی تیا بێ بۆ ئەوەی کە بژی. وەکو پندێکی فەڕەنسی هەیە ئەڵێ ئینسان ئەخوا بۆ ئەوەی کە بژی، ناژی بۆ ئەوەی کە بخوا. ئێمە لەمەیە تووشی هەڵە ئەبین ئەژین بۆ ئەوەی کە بخۆین، بۆ ئەوەی کە ژەمەکان حسێب بکەین و خۆمان تێرکەین و خۆمان بەتاڵکەینەوە. بەداخەوە خۆشەویستەکانم سێری پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم کە فەرمێ من تصبح بسبع تمرات لا يصيبه في هذا اليوم سم ولا سحر. فمێ هەر کەسێک بە حەو دەنگ خورمای عەجوە ڕۆژ کاتەوە ئەو ڕۆژە سحر و ژەهراوی بوون تووشی نابێ. حەو دەنگ خورما لە بەیانیانە ئەگەر ئینسان توانی بیخوا شتێکی چاکە. حەدیسەکە بوخاری ڕوایەتی کردووە. بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا سەڵام فێرمانەکە نەک فێری ژەمەکانمانەکە، نەک فێری کاتەکانمانەکە کە کەی نان بخۆین کەیشت بخۆین. مەکەیە ئەمە دوای نوێژی بەیانیە. فێریشمانەکە چەند بخۆین، نا سەر نەکەینە چولەیەک هەر بخۆین نەزانین چیمان خواردووە نەزانین چەندمان خواردووە. حەو دەنگ خورما چ نیزامێکی جوانە. حەو دەنگ خورما لە کاتێکی معەیەنە. هیچ بەرنامەیەکی داخلیم پێ بڵێن ئەو نەمەزبوط بێ، هیچ بەرنامەیەکی عەسکەریم پێ بڵێن ئەو نەمەزبوط بێ، هیچ شوێنێکم پێ بڵێن ئەوە لە خواردنەکەیە دەقیق بێ بڵێ تۆ ئەگەر قزعەیەکە گر بەدەستەوە ئەبێ حەو دەنگ خورما هەڵگری لە فڵان کاتا بیخۆیت. هەیە؟ نییە. ئەمە تەنها لە بەرنامە جوانەکەی لای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دەسەکەوێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیانیان یاخود عەسران یاخود شەوان کە هەنگوینێ خوارد ئێمە هەنگوین چۆنە خۆین؟ کەوشێکە هێنین لێ خۆین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا هەنگوینی نەخواردووە. چۆن خواردوێتی؟ كل يوم قدح عسل يمزج بالماء. هەموو ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هەنگوینی خواردووە پەرداخێک هەنگوین. پەرداخی هەنگوین کە بیخۆیتەوە زۆرە بەردڵ تەگرێ لەوانەیە زەرەریش لێبە. نا پێغەمبەری خوا سەم پەرداخێ ئاوی ساردی هێناوە یەک کەوچەک هەنگوینی تیا تێکەڵ کردەوە تێکی یاوە ناوی ناوە شەربەت و عەسەل. با خۆمان فێرکەین بەیانیان کە هەستاین بە ڕۆژوو نەبووین دوای نوێژی زوحا یەک پەرداخ هەنگوین بخۆینەوە بەڵام یەک کەوچەک هەنگوینی تایە. ئەی بۆ پێوترێ پەرداخی هەنگوین؟ چونکە ئەو تەبیعەتی وایە هەر کاتێک هەر مادەیەکە تێکەڵ کرد اختصاص و امتیازی مادەکە وەرەگرێ. یعنی تۆ یەک پەرداخ ئاوە هێنی یەک کەوچەک هەنگوینی تیەکەی وەکو یەک پەرداخ هەنگوینە خوارد بێتەوە. چونکە گەردیلەکانی ئاوا خۆیان ڕێخن عەینی هەنگوینەکە. لەبەر پێویست ناکاتەوە پەرداخ هەنگوین بخۆیتەوە. یەک کەوچەک هەنگوین بری یەک پەرداخ هەنگوینەکەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە کە لەو کاتەیە کاتی ئەوەیە. بۆیە ئینسان لە کاتێکە خۆی فێر کرد هەنگوینی خوارد، خورمای خوارد، شیری خوارد هەموو ڕۆژێ پێویستی بە هیچ شتێکی تر نابێت لە ژیانیە. ئەمە خواردنێکی کافیە. ئێوەزان خۆشەویستەکانم ئێمە هەموو ئەو خواردنەی یاخود زۆربەی ئەو خواردنێکی خۆی ئیسفادەی لێ ناکەین. چکە بۆ هەمووی زیادەیە بەلاشە. هەری خۆین و دایانینەوە هەری خۆین و فڕێدین هیچ ئیسفادەیەکی نییە. بەڵام تەنها وەرە ئەم خواردنە بخۆ. حەو دەنگ خورما زانین چی تایە؟ 800 کیلۆ کالۆری تایە
یەک خواردنی یەک شەمە. واتە خۆ ئەگەر حەوت دەنە خورما خوارد هەتا عەسی پێڕاکێش یاخود هەتا نیوەڕۆ بەلایانی کەمەوە. پێویست ناکە دایرەکان دابخرێ لەبەری کۆڵا مۆزەفەکان نانی بەیانیە خۆن دوای سەعات 12 وەڵاو نانی نیوەڕۆیان هێناوە نیو سەعات پشومان هەیە. حەوت دەنە خورما بخۆ پێشەوەی کە بیت بری هەموو شتێکەکەوێ. بۆیە ئیسلام ئەگەر دیقەتتان دابێ تەرکیزی لەسەر ئەو مادانە کردووە کە تاقەکەی ئەو ڕۆژە هەمووی ئەبەخشێ هیچی پێویستی بەشتی تر نابێ. چکە ئەم مادانە مادەی کاربۆهیدریتن. کاربۆهیدریت تاقەی لاشەیە. بەشەکانی تری لە چەوری، بەشەکانی تری لە پرۆتین، بەشەکانی تری لە ڤیتامین هەمووی کەلێنەکانی ژیانی ئینسان بۆ ماوەی نەک ڕۆژێ بۆ ماوەی یەک مانگ پڕەکەنەوە. لەبەرەوەی ئینسان پێویستی بە هیچی تر نابێ. خواردنێکی سووک لەسەر مەعیدە ئاسان تاقەی هەموو کاتەکەت ئەداتێ وازە سیارەکەت بێنە بە پێ بڕۆ بە دەوام بە پێشوەرەوە بێمنەتیش بە برسیش نابێ پێویستە بە هیچ وزە تاقەیەکی تریش نابێ. ئەو تاقەی بە بانزینەکە سرفەکەی ئەنجاوار بە خورما و بە زەیتی زەیتون و بە هەنگوینەکە سرفیکە زۆر چاکترە زۆر باشترە. وەرە چەوریەکانت بسووتێنە وەرە لاشت دابەزێنە وەرە لاشت سەحیکە و ڕاضی بکە. بەس مامۆستا تۆ باسی کاتەکانی هینێ کرد ئەزانی زۆر نزیکە لە چیوە مامۆستا لە نوێژەکانەوە وەڵای خۆ ڕاستەکەی بۆ یەخوای گەورە فەرمێ یا بەنی ئادەم خذوا زینەتەکم عند كل مسجد. ئەینەوەکانی ئادەم ئەی ئادەمی زاد لە کاتی هەموو نوێژێک و مزگەوتێکا جوانی خۆتان وەرگرن دواتر وەکولوا وەشربوا. هەی مامۆستا چوونە مزگەوت و هات شوێی مزگەوت و جوانی مزگەوت و یەکسەر خۆی گەڕەبتی کردو بە خواردنەوە بەڵێ یعنی ئەو کاتە کاتی خواردنە کاچن بۆ مزگەوت لە مزگەوت هاتنە دەرێ نەچن ئالەبانە لە بەردە مزگەوت تادا بنێن یعنی کە هاتنە دەرەوە لە مزگەوت و گەڕانەوە ئەو کاتە کاتی خواردن. باشترین کات بۆ خواردن لەگەڵ ژەمەکانی خواردن لەگەڵ ژەمەکانی نوێژایە. سوبحان الله بەیانیان نیوەڕۆان عەسر مەغریب عیشا. سبحان الله خوای گەورە کاتەکانی ئاوادانراوە بۆی پێغەمبەری خوا فەرمێ ئیذا وضع العشاء وأقيمت الصلاة ڕاست و هەڵە ئەم پرسیارە فابدأوا ئەگەر خواردن دانرا و نوێژیش بانگ درا بۆ نوێژی عیشا چی بەچی دەست پێ بکەن ڕاست و هەڵە فابدأوا بالعشاء وەنیە بەچی دەست پێ بکەن بە خواردنی ئێوارە یاخود خەوتنان دەست پێ بکەن بە خواردن دەست پێ بکەن واتە نوێژەکە تاخیرکەن. ئێمە خۆمان ڕین بە نوێژەکە لە کۆڵکینەوە دوای نانەکە بە ئیسراحەت بخۆین. پێغەمبەری خوا فەرمێنە نوێژەکە لە کۆڵ نەکەیتەوە نوێژەکەت مەکە نانەکە و بە ئیسراحەت بخۆ دوای نوێژەکەت بە ئیسراحەت بکە چکە ئەو دووشە نابێ هیچیان پەلیتیا بکرێ. بۆیە ئێمە سوبحان الله وا فێرین زۆر جار کەینەوە ماڵەوە بانگ ئەفەرمێ ناچین سێدەنە خۆرما بخۆین خواردنێکی تاو لەسەر سفرەکە تێرە خۆین ئەلحەمدولیلا ئەکەینیان نایکەین ئەنجا هەڵەسی نوێژی مەغریب بکەین وانە سێدەن خورما خۆیت ڕۆژەکەت ئەشکێنی ئاوێکێکی بەسەرا سوپاسی خوای گەورە لەسەرەکەی نوێژەکەت بە جەماعەتەکەی دوایی ئەگەر ویستە نامخۆی نانەخۆیت بۆ بەس بۆ ئەوەی کە بەردڵە بگرێ پەلەپەل نەکەی لە کاتی نوێژەکەی. ئەمە لە ڕووی طبیەوە چ سوودێکی خۆشەویستەکانم ئەزانم چونکە ئینسان کە بۆنی خواردن هاو بەسەریا هەموو ئەنزیمەکانی هەر سێ جوڵێ لە لیکەڕژێنەکانەوە هەتاوەکو مەعیدەی کە بۆنی هاو بەسەرا یاخود بەس تەنها بینی ئیتر نوێژی پێ ناکرێ بۆ چونکە هەموو ئەمانە کەونە هەلەکە سەما کوردی شەڵێ برسێتی ڕێگی هاری پێوەیە نانی پێ ناخورێ لەبەرەوە باشترینیشت ئەوەی نانەکەی بخوا بۆ ئەوەی کە نوێژەکەیان پەلەپەل نەکات. ئەگەر ئینسان نانی بینی یاخود بۆنی نانی کرد هەموو ئەنزیمەکانە کەونە جوڵە مەعیدە ترشەڵۆک دەرەکە زراو ڕژێنی زراو دەرەکە پەنکریاس ڕژێنی پەنکریاس دەرەکە مەعیدە ڕژێنی خۆی دەرەکە هەر هەمووی حازرە بێ بۆ ئیستیقبال و بۆ پێشوازیکردن لە خواردن. چی بۆ نوێش هیچی نەخواردووە مەعیدە هەڵە هیلەوە ئێمە هەموو ترشەڵۆکەم ڕوو هیچیش دار نەبوو ئەبی بە مەلەوانە دروست نەکە جارێکتر کە نانیش خۆی باوەڕ پێ ناکە لەبەر ئیسلام فێرتەکە ئاڵێ کە نانەکە و پیشاننا بۆنەکە و کرد نێڵی پەشیمان بێتەوە زوو خواردنەکە بخۆ
بۆ ئەوەی کە هەسکا لەگەڵتا کە فعلەن تۆ حازرە کردووە نانەیتێ. بۆیە ئەو کەسانەی کە خۆیان تووشی ئەماکەن برسیانە بێ و نان ناخۆن لەو کاتێک کە ضرورە نان بخۆن تووشی سوء هەزمە بن. خراپترین کەس ئەو کەسانی کە تووشی مشکلی مەعیدا بن ئەو کەسانن کە تەنزیمیان بۆ خواردن نییە. بۆ چکە کە تۆ ئێوارە ئەچیتەوە خۆشەویستەکەم نانەخۆیت مەعیدە فێر بووە ئەزانێت لە چ کاتێکا تۆ داوای نانەکەیت لە چ کاتێکا برسیتە دیقەت بە پێش ئەسر پێش مەغریب هیچ کەشەیەکرد نییە کە نوێژەکە و کرد یەکسەرە بێ نام بخۆی. زۆر پیاوەیە هیچ عیبێکی نیە هیچ کەشەیەکی نییە تا چێتە ماڵەوە سفرەکەی بینی بە بەتاڵی اینجا شەڕ و شۆر دەست پێەکە دنیای لێ بێ باگەڵە و کانان بچی حەزر نییە. من بە هیلاکی ماندووبوون هاتوومەتەوە تۆش بلانی خێرتەوە نانەکە و حازر نەکردەوە. ئەزان بۆ چکە لەو کاتەیە ڕەگی هاریەکە دەست پێەکە چکە برسیەتی چکە وا مەعیدە و جۆگەکەی ڕاهێناوە کە لەو کاتیان نابخوا. بۆیە پێغەمبەری خوا سەڵام فەرمێ فەبدەئوا بالعەشاء بۆیە لە کاتی نوێژەکانە خۆی گەور لە کاتی ژەمە خواردنەکانە ژەمەکانی نوێژیشی داناوە بۆ ئەوەی کە فێری تەنزیمی چۆن نوێژمانەکە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا بۆ ئەوەی کە فێری کاتی ناخواردنەکانیشمان بکە. ئەزەمەت و گەورەیە بۆ بەرنامەیەک کە ئەوەنە دەقیق بێ لە کات و لە شوێن و لە هەڵبژاردننی نوێژ و بەرنامە و خواردنیە. وصلى الله على أو بحر نور علم عرفانه كدرك غولناك غير علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.